پەروەردگارمان فەرمێت لە قورئانی پیرۆزە لە سورەتی الزخرف: ومن يعش عن ذكر الرحمن نقيض له شيطانا فهو له قرين. هەر کەسێک پشت لە ذکری ڕەحمان بکات کە بریتێ لە ذاتی ئەڵڵا، خوای پەروەردگار فەرمێ شەیطانێک ئەکەینە کۆڵیوە لێی نابێتەوە، لەگەڵیا ئەبێت بەردەوام. ابن القيم برحمت بيد فرميد: من عصى الله سلط الله عليه جنديين لا ينفكان عن قلبه حتى يتوب وهما الهم والغم. هر کەسێک سەرپێچی فەرمانی خوا بکات ئەوە نەکا کە خوای پەروەردگار پێیە فەرمێت، ئەفەرمێ خوای پەروەردگار دوو جوندی و دوو سەرباز زاڵ ئەکات بەسەریاد لێی نابێتەوە ئەم جوندی و سەربازانە لەسەر دڵێتی بریتین لە خەم و خەفەت. کەواتە نەڵێ وەڵا قەرزار نیم هەر خەمم هەیە، وەڵا مناڵم هەیە، سەیارەم هەیە، مەعاشەکەم لە کاتی خۆیان دێ، کەس دڵی نەیەشانم. تۆ سەرپێچی فەرمانی خواکەیت، نوێژەکانت بە جەماعەت ناکەیت، درۆکەیت، وعدە خیلافە بیت، قەرزکوێریت، ئافرەتێکی سەرپێچی فەرمانی خوا و پێغەمەری خواکەی صلی الله علیه وسلم، سەرپێچی فەرمانی مێردەکەتەکەی، ئەوە ناکەی کە ئەوە ئەوێت دڵم تەنگە بەڵێ دڵت تەنگە بێت، دڵت تەنگە بێت، چونکە بەڕاستیەکەی ئینسان ئەوەی کرد کە خوای پەروەردگار فەرمانی پێکا، خوای پەروەردگار دڵی بۆ کا بە بەهەشت، هەز بە دڵخۆشیێکی واکات کەوا بەڕاستیەکەی هەز بکات لە بەهەشتایە. ابن تەیمیە بەڕەحمەت بێ دەیفەرموو من بەهەشتەکەم لە دڵمایە، بۆ کیۆڕم لەگەڵمایە، بە بۆنەی ئیمان و تەقوا و عیلمەوە داواکانی لە خوای پەروەردگار بمان پارێزێت لە سەرپێچی خۆی و ڕەسوولەکەی صلی الله علیه وسلم هەتاوەکو تووشی خەم و خەفەت نەبین. والحەمدولله.